لە زانایەکیان پرسی شێ لە هەموو کەس بێعاقڵترە فەرمووی من باع ئاخرەتەه بدونیاه هەر کەسێک قیامەتی خۆی بفرۆشێ بە دنیا لە پێناوی ئەم ژیانە کورت و کەمەی دنیا زۆ بەسەر چووەدا قیامەتی خۆی وێرانکە واز لە قیامەتی خۆی بێنێ وترە ئەی چێ لەو کەسە بێعاقڵترە لەویش بێعاقڵتر هەیە فەرمووی بەڵێ وتیان چێ فەرمووی من باع ئاخرەتەه بدنیا غەیریه کەسێک قیامەتی خۆی وێرانکە خۆی لە بەهەش مەحرومکە خۆی بخاتە مستحقی جەهەنەمەوە بەکارە نالەبارەکانی لە پێناوی ئەوەشدا ناخۆی ژیانی خۆش بێ لە پێناوی ئەوەدا خەڵکێکی تر ژیانی خۆش بێ ئەمە لەوەی تریش بێعەقڵترە بێعەقڵە ئەو کەسەی عەقڵی سوودی لە عەقڵی نەبینیوە جا حەز دەکات با شەهادەی هەبێ با ناو ناوبانگی هەبێ با پلە و پۆستی هەبێ بەخوا بێعەقڵە ئەو کەسەی کەوا قیامەتی خۆی وێران دەکا لە پێناوی چێژێکی کەمی ئەم دنیایەدا بەڵام لەو بێعەقڵتر ئەو کەسەیە دوو لە ڕووی جەنابتان ئەو کەسەیە کەوا باع ئاخرەتەه بدنیا غەیریه قیامەتی خۆی وێران دەکا خۆی لە بەهەش مەحروم دەکا خۆی لە بینینی خوای پەروەردگار مەحروم دەکا خۆی لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەش دەکا خۆی لە بەهەشتە نەبراوەکە مەحروم دەکا بێبەش دەکا لەبەر چی لەبەر ئەوە ناخۆی ژیانی خۆش بێ لەبەر ئەوەی ژیانی فڵان کەس خۆش بێ قیامەتی خۆی بە قوربانی دنیای خەڵک دەکا ئەمە عەقڵی هەر نییە ئیتر با خۆی بە هەر شتێک بزانێت